زۆر خۆشحاڵ بووم کە سیڤیەکەم وەرگیرا. ئێستا پێم بڵێن چ معاملاتێک پێویستە بیکەین بۆی کە ئیشەکەی دەست پێ بکەین. سارە خان یەکەمزان بەخێر بێ. سوپاس دەکەم بەڕێزی. طبعاً دەگەر کاکاوەی تەماشای هەموو سیڤیەکامان کرد. بەڵێ. سیڤیەکەی تو زۆر باشتر و ڕێک و پێکتر جوانتریش بوو. سوپاس دەکەم بەڕێزی. سارە خان دەتوانین دەک پرسیار لێ بکەین؟ بەڵێ فەرموون. مێردت کردووە؟ بەڵێ بەڵام مێردەکەم کۆچی دوایی کردو. باشە سارە خان ئەدی منداڵت هەیە؟ هەست ناکەن ئەو پرسیارانە هیندێک شەخسین؟ سارە خان گوێ بگرە، ئەو پرسیارانەی ئەمە دەیکەین هەمووی پەیوەندی بە ئیشەکەوەیە. بەڕێزم، من مێردەکەم زۆر خۆش دەویست، ئێستاش زۆرم خۆش دەوێ. منداڵێکیشم لێ هەیە. هیچ کاتیش حەز ناکەم شووی بکەمەوە. باش سارە خان، بەگشتی وەزعت چۆنە؟ لاینی دارایی لە هەموو شتێک. ئەکید ئەگەر باش بە ئیشم نەدەکرد، وانییە؟ قسەکەت تەواوە. باشە سارە خان، کووە تا ئێستا مێردت نەکردیتەوە؟ بەڕێزم، گوتم من مێردەکەم خۆش دەویست و ئێستاش خۆشم دەوێ. هیچ کاتیش نامەوێت شووی بکەمەوە. من نازانم مەقسەد و چییە لەو پرسیارانە. ئەوە لە بۆ تومانە لێمان ببوورە ئەگەر هەر شتێک زەحاتی کردی. بەڵام ئەمە ئیشێکمان هەیە ئەگەر لەومان بکەی وەزعی تو وەزعی منداڵەکەش زۆر باش دەبیت. ژیانت بە تەواوەتی دەگۆڕێت. هەموو کەسێک حەزی لێیە ژیانی بگۆڕێ. باش، ئێستا مۆزوعەکە بە کاکاوە لەوتون کاتۆ بە تەواوی. باشە؟ سارە خان، ئیشێک هەیە پەیوەندی بە دایرەکەمانەوەیە. چه ئیشێک؟ یعنی حەزمانێ خۆت لێ نزیک بکەیەوە، پێویستمان بە هەندێک وێنەیە. کەسێک هەیە پێویستمان بە هەندێک گرتە ڤیدیۆی ئەو کەسە هەیە دەمانەوێت خۆتی لێ نزیک بکەیەوە. ئێوە خۆتان پێ پیاوە؟ هەی بێشەڕەفینە، بێکەرامەتی. ئێستا سیرکەن بزانم کو دەچم شکایەت و لێ دەکەم لە لای مودیر. بە سیرکەم بزان چ دەکەم. منداڵمان وردە کاتی دەکەین. سیرکەن باسی مناڵتان نەکردبە دەڕۆیشمە لای مودیری شکایەتم لێ دەکردن. هەیە شەڕەفم دەبردم. هەی تف لە شەڕە. سارە خان، کاکە ئەمن لە ئێستاوە وازم لەو ئیشەی هینا تەواو هیچ کەس ئەولای لەگە من مەکە. ئەلۆ ڤیان، لە چی؟ هێواری وەرە ئەو پارکە ئەوی هەموو زاری ئێگری دەبینین. وەرەوە تەواوە دەی خواحافیز. ڤیان کۆی؟ خرە ئەرێ ڕۆژێک نەبووە تو بەمبری باشم. چی بۆ دیسان؟ ئێوە ژیانم تێدا ئەو پەڕی ڕسوایی و بێپارەی. دەی بڵێزانم چت دەوێ؟ ئیشێکم پێ دەبی لۆم بکەی. دیسان لە ئیشە خراپەکان ها ئیشی خراپ نەماوە من بۆ تۆی نەکەم. ئەو جارە چییە؟ لۆ هەرچ کردی بە بەلاشە؟ ڕاستە پارەتدا بەس هەمویان خراپ بوونە. وازە قسانە بینە دەبی ئەو شەم هەدۆ بکەی. دەی چێ بڵێ؟ مدیرەکەمان خەتاب دەمەوێت خۆت لێ نزیک بکەیەوە. لە ڕای خوا و کارە بە من مەکە. لۆ دەتەوێت بەجێم نەکەی؟ ئەو هەم پارەم دایە ئێستاش ڕەفز دەکەیەوە؟ ئەگە تووشی کێشە بوو؟ خەمت نەبی ئەوەت عایدی من. باشە سبەینە خۆت ئامادە دەکەی دێمە دوت
پێ دەرێم چ کەوت نەکەی بڕۆین من زۆر دەترسام چونکە بیستە بووم کاک خەتاب پیاوێکی پاک و لەخوا ترسا دەمەویست پەشیمان بمەوە بەڵام تازە تێوەگڵا بووم نەم دەتوانی بگەڕێمە دواوەوە قەیسی نەفرەتیش هەر نامەی دەنارد چی بوو چیت کرد سەرەتا تەنها بە شان و باڵیمدا هەڵدا پێم گوت ئەگەر ئیمزای لەسەر ئەم کۆمپانیا بکەیت من هەموو شتێکت بۆ دەکەم پێم وت من ئاشقی تۆم من کەسێکم جێگای متمانەت دەبم زۆر سەیر بوو ئەم پیاوە بە شەخسیاتە دوای ئەوەی قسەکانمی بیست یەکسەر ڕازی بوو کارەکەی ئیمزا بکات بەڵام سەرەتا وتی بچین بۆ قاوە خواردنەوە زۆر باشە بەرەوەی بەیەکەوە بچیت قاوەیەک بخۆین تەلەفۆنێکی یەکەم باشە؟ زۆرم پێ ناچێت